بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی زنجیرە پەیامەکانی گۆڤاری ڕێنوێن ژمارە 32. ناوی کتێب کچە شیرینەکەم، نووسینی عەلی تەنتاوی، وەرگێڕانی محەممەد ساڵح ئەبوبەکر شارەزووری. ناوی زنجیرە زنجیرەی ئەخلاقناسی، ژمارەی زنجیرە 4، تیراژ 2000 دانە، نۆبەی چاپ دووەم، ساڵی چاپ 2015، ژمارەی لاپەڕە 26 لاپەڕە. دیزاین ڕێنوێن پێداچوونەوەی کۆچەر محەممەد مەلا ساڵح، چاپ چاپخانەی ڕێنوێن، سەرپەرشتیکار سەرکۆ کەریم ئەحمەد، ئیمەیل RENWEN2009@yahoo.com، ماڵپەڕ www.aubyc.com، نرخ تەنها 1000 دینار. ئەم بەرهەمە تعبیر لە بۆچوونی نووسەر دەکات. خوێندنەوەی ئیدریس مەلا موحسین، کارە دەنجەکان ستافی ڕۆشنایی دەنجی. پێشکەشە بە باشگیان پارچێک لە جگەرم، بە خوشکەکانم کە شانازی بە ڕەوشت بەرزی و خواویستیانەوە ئەەکەم. بەو قوتابیە کچانەی ڕۆژێک لە ڕۆژان دەرسێکیان لا خوێندوم. بەو کچانەی ئایانەوێت هەر ڕۆژە شەمامەی دەستی هەرزە کارێک نەبن. بە تۆ مامۆستا شارەزووری. کچە شیرینەکەم، من پیاوێکی بەتەمەنم و بەرەو 40 ساڵی ئەڕۆم و ماڵ ئاواییم لە گەنجی کردووە و بارگە و بنی ئەندێشە و ڕاز و نیازم لە هەوارگەی لاوێتیەوە بەرەو بیابانی کاچی بە کاچی پیری خستوەتە ڕێ. بەشی خۆ وڵاتان گەڕاوم و تێکەڵاویم لەگەڵ خەڵکیدا کردووە، پند و ئامۆژگاریم لە ژیان وەرگرتووە. گوێم لێ بگرە، باوشیەکی ڕاست و ڕەوان و بێت توێکڵ و بە پێی تەمەن و پلەی تاقیکردنەوەی خۆم بخەمە بەردەستت. وشەیەک لە هیچ کەسێکی ترت نەبیستووە و نایبیستیت. کچە نازدارەکەم، زۆر هانای ڕەوش دۆڕانمان لێبەرز بۆتەوە و هاوارمان کرد کە ڕەوش لە دەست دەرچووە و فریای بکەون و قەڵاچۆی داوێن پیسی بکەن. نوچی پێنووسەکانمان کول بووە، ئەوەندەمان نووسی، دەنگمان نووسا، ئەوەندەمان هاوار کرد، هیچمان نەکرد. هیچ نەبێ تاقانە ڕەوشتێکمان پێچارەسەر نەکرا، بەڵکو هەتا دێت بێ ڕەوشتی زیاتر دەبێت، سفوری و بەرەڵایی ئافرەت زیاتر دەبێت و بازنەکەی فراوانتر دەبێت و تیشتر لە وڵاتێکەوە ئەڕوات بە وڵاتێکی تر، لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر، هەتا هیچ وڵاتێکی ئیسلامی نەماوە ئەم درمە پیسەی نەگرت بێت. تەنانەت ئەم ئافرەتە کوردە مسلمانەی کە شەرم و ئابڕووی لێ ئەتکا خەستی کردبووە لە خۆدا پۆشیندا، ئێستا ئایان بینی سفور و قۆڵڕوت و سنگ دەرپەڕی و خۆی تەواو و پەتیار کردووە. سەر نەکەوتین لە هاوارەکانماندا، باوەڕژ ناکەم سەر بکەوین. ئەزانی بۆ؟ چونکە ئێمە هەتا ئەمڕۆژ دەرگای چارەسەرمان لێون بۆ و لێ تێک چووە. دەرگای چارەسەر لە بەردەم تۆدایە کچم، بەڵێ لە بەردەم تۆ و دەستە خوشەکانی تۆدایە. کلیلی دەرگاش هەر بە ئێوەیە و بە تۆیە. ئەگەر بۆ دەرکەوت کە دەرگای چارەسەرەکە لە پێشتە و هەڵت دابیکەیتەوە و لێ بڕایت بچیتە ژوورەوە، دۆخی ڕەوشت بێکجاری دەگۆڕێت و چارەسەر ئەکرێت. بەڵێ کۆمەڵی پیاوان یەکەم هەنگاوی داوێن پیسی ئەنێن، هەرگیز ئافرەت یەکەم هەنگاو نانێت. بەڵام ئەگەر تۆ ئامادەی خۆتی بۆ پیشان نەدەیت، ئەو هەرگیز ناتوانێت ئەو هەنگاوە بنێت و ئەگەر تۆ شل نەبی ئەو ناوێرێ. کاتێک خۆت بەدەستی خۆت دەرگای شەڕەف و ئابروت بۆ کردەوە و بەدزی ئابروت وتت فەرموو، دوجار ئەو هات و ئابروتی دزی و ڕسوای کردی، ئەو جا بە خۆت دەزانی و ئەقیژێنی و هاوار ئەەکەیت. خەڵچینە لە ڕای خوا فریام کەون شەڕەفم بۆ پینە و پەڕەوە بکەن. کچە نەشمیلەکەم، خۆزگە بتزانایە کە هەندێک لە پیاوان گورگن، تۆش مەڕێکی دووک چەوریت. ئەو کاتە چەندە مەرخۆی لە گورگ و گەلە گورگ ئەپاراست، تۆشت بەو شێوەیە لە پیاوە گورگەکان هەڵ ئەهاتیت. خۆزگە بتزانایە پیاوان دزن و ئابرووبەرن. ئەو کاتە تۆش بەقەت پیاوێکی چروک و پارە خۆشەویست و پارەدار باسی خۆتت ئەکرد. خۆ ئەگەر گورگ تەنها گۆشتی لەمەڕ ئەوێ، پیاوان زۆر لە گۆشت گرانتر و گرانتریان لە تۆ دەوێ، بە نرخترین شتیان لە تۆ ئەوێ ئابروو. ئەو ئابڕۆی قورسی و سوچی تۆی پێوە بەسراوە، ئەو ئابڕۆی لە ناو خەڵکدا شانازی پێوە دەکەیت. ئەو ئابڕۆی بردننی گەلێک لە مردن گرانترە. کچم، هەر گەنجێک کە ئافرەتێک ئەبینێ لە خاڵی خۆیدا ڕووتی ئەکاتەوە، بە ڕووتی لە پێش چاوی خۆی ئەمدی و ئەو دیوی ئەکات، سەری زمانی لێ ئەدات و تامی ئەچێژێت. کچە نازدارەکەم، سوێندت بۆ ئەخۆم و بڕوان پێ بکە، هەرچیت پێ ئەڵێم ڕاست ئەەکەم. بڕوان پێ بکە، بڕوا بەو گەنجە مەکە کە ئەڵێ تۆم تەنیا لە بەر ڕەوشت بەرزی و سنجینی خۆش دەوێت. وشەی خۆشەویستیان کردوتە دا و هەزاران کە و نێچیری وەک تۆی پێراوەکەن.
ئاخڕۆڵەجان خۆزگا و گەنجە کە باسی خۆشەویستی تۆ دەکات کاتێک لەگەڵ کۆمەڵک هەرزەکاری وەکو خۆی دائینشێت و باسی ئەوەی کچانەکەن چاوێکت لێ ئەبوو گوێیەکت بۆ هەڵ ئەخست ئەو کاتە ئەتزانی هەموو زەردەخێنەیەکی هەرزەکارانەی بۆ تۆ ژار و دەردێکی گرانە و هەرگیز بە زەردەخەنە وەڵامت نەئەدایەوە و شریت بۆ نەئەنواند ئایا ئەزانی کاتێک ئەو شت بۆ ئەڕازێنێتەوە و پێکەنیت بۆ ئەخاتە چوارچێوەی گفتوگۆوە چمە بەستێکی هەیە ئایا ئەزانی ئەوە پێشەچێ بۆ ئامانجێکی پیس ئەزانی پێشەچین بۆ ڕابواردنی چەند چرکە و خولەچێک یان کاتژمێرێک پاشان لە یادی ئەچێ و وردە وردە خۆی لە تۆ ئەدزێتەوە بۆ ئەوەی بڕوات بگەڕێت بە دوای کچێکی تری هەژاردا و شەڕەفی ئەویش بریندار بکات بەڵێ ئەڕوا و وەکو بەرزەکی بانان بۆی دەرئەچێ و دەم و پلی ئەسڕێ وەکو نەبای بێ و نەباران ئەو ئەڕوا و تۆ ئەمێنیتەوە بەڵام چۆن مانەوەیەک سچی پڕ دڵغەمناک سەرشۆڕی ناو کۆمەڵ و کۆمەڵگای ستەمکار تۆ ئەکەن بەژێر لێزمەی تفباران و نەفیلنێکردن و هەرزەکارە داوان پیسەکەش لێ بوردراوە ئەی چی بووە گەنجە لاوە و خوێن گەرمە و هەرزەکارە و هەڵەیەکی کردووە و گەڕاوەتەوە بەڵام ئەو کچە یاخوا سەری بتاشرێ پارچە پارچە بکرێ بەو شێوەیە کۆمەڵ تەنیا تۆ بە تاوانباردا ئەنێ هەرگیز لێت نابورێ بەڵام ئەگەر تۆ لە ڕێگا گەیشتی پێی و ڕوود لێوەرچەرخان یەک دوو چرچ لە ناو چاوانە دروست کرد چۆن ئەوێرێ هەر سەیریشت بکات ناوێرێ خۆ ئەگەر زیاتر داوان پێست بوو وستی ئابڕوو چڵکن بکات و دەستدرێژی کرد ئەو کاتە تۆش دوو تفت بە دیاری پێبەخشی و تاکە پێڵاوەکەت بۆ داکەن کێشات بەسەر و جێلاشیدا ئەو کاتە ئەتزانی هەرچی ڕێبواری سەر شەقامەکە هەیە هەمویان پشتیوانی تۆن بەوەش شوڕەیەکی پۆڵاین بۆ خۆ دروست ئەکەیت و نیشانەیەکی بڤە لەسەر سینگت بەرامبەر هەموو بەرەڵایەکدا ئەنەیت خۆ ئەو لاوەش ئەگەر نەختێت تینی شەڕەفی تێدا مابێت دوایی دێت بۆلات و داوای لێبوردنت لێ ئەکات و بە شێوەیەک دەچێتە دڵیەوە کە ئەنێرێتە داخوازیت بۆ ئەوەی شووی پێ بکەیت بەڵێ کچم شوو چونکە کەس بگاتە پۆپەی بەرزی کۆمەڵایەتی خاوەنی چەندەها سامان و دارایی بێ تاقە هیوایەک لەبیر ناچێتەوە و هەر لە پێش چاوێتی هیوای هەموو ئافرەتێک ئەوەیە ببێتە دایکێکی باش کام ئافرەت کە پاشا و وەزیرە کام ئافرەت کە ئەو پەڕی سامانی هەیە وەکو بەرزترین بڕوانامەی لە زانکۆکان داهێناوە تەنانەت ئەکتەرە سینەماییەکانی هۆڵیوود کە ئێوە لە ساڵۆنی سینەمادا دەمدا چەقاندنی سەرسامیان بۆ ئەکەنەوە تاقە ئامانجێکیان شوکردنە بە دڵی خۆیان من دوو ئافرەتی ئەدیب ئەناسمیەکێکیان خەڵکی میسرە و ئەوی تریان خەڵکی شام بوو بەرهەمێکی فراوانیان بۆ خۆیان پاشەکەوت کرد و سامانێکی زۆریان کۆ کردەوە ناوی باش و هەڵکەوتیان بڵاو بووە بەڵام هەر کە دەرگا شوکردنیان لە خۆیان داخست دەرگای زێڕیان لەسەر داخرا شێت بوون بەڵام زۆرم لێ مەکە بۆ ناوەکانیان هەردووچان دیارن شوکردن هەموو ئامانجێکی ئافرەتە بەڵێ ئەو ئافرەتە بەرەڵاو بێ ئەدەبەی بە ناوی سەربەستیەوە هەر ڕۆژەی پیاوێک ئەکاتە دەنکە کوڵەکە و کاتی پێ ئەکوژێت تەنانەت ئەو پیاوانی کە بە ناوی داوات ئەەکەم کچە هەژارێکی داوان پاک ئەخاتە داوی خۆیەوە و هەر ئەوەندە ڕاستی لەگەڵ ئەکات تا بۆی ئەخەڵەتێ و خۆی ئەدات بەدەستەوە خۆ ئەگەر خۆی بۆ شل کرد ئەوە پاژماوەیەک ڕابواردن لەبەر چاوی سوک دەبێ و داوای ناکات چونکە هیچ کەس هەز ناکات هاوبەشی ژیانی و داشی منداڵەکانی ئافرەتێکی سوک بێت چاوەکەم ڕۆڵەجان پیاو چەند شەڕواڵ پیس و ڕەوش نزم بێت ئەگەر لە بازاڕی ڕابواردندا ئافرەتێکی هەرزانی دەست نەکەوێت پێڕابوێرێ و ئابڕووی بخاتە ژێر پێڵاوەکانی وەکو شەمامە بیجێڕێ بەدەستەوە بەڵێ ئەو کات ئەگەر ئافرەتێکی وای دەست نەکەوێت لەسەر مەزەبی شەیتان پێک بێت و دەستێک کەڵاو بکەن و کە مەزهەبی بەهارێک بێنن ئەو کاتە بە ناچاری ئەگەڕێ بە دوای ئافرەتێکدا لەسەر مەزەبی ئادەمی و لەسەر مەزەبی مرۆڤایەتی و ئیسلام مارەی ئەکات و بە حورمەت و ئابڕۆوە دەیگوێزێتەوە و ژیانێکی بەختیاری خێزان پێک دەهێنن کچم کەواتە شکاندنی بازاڕی خێزان و ژن و مێردی بەدەست ئێوەیە ئەگەر خۆتان بەدەستی خۆتان بازار ژن و مێردی نەشچێنن ناشچێت ئەگەر هەندێک ئافرەتی سووک و بێنرخ لە ڕێگەی ناشەرعیەوە برسێتی ڕەگەزی ئەلجوع الجنسی سچی پیاوان نەشچێنن بازاڕی خێزان و ژن و مێردی ناشچێت کەواتە بۆچی نووسون کەواتە بۆچی ئافرەتە بە شەرەفەکانتان تێناکۆشن و چارەسەری ئەم بەڵایە بەڵای بێڕەوشتی ناکەن ئێوە لە پێشتر و بەدەسەڵاتترن لە ئێمەی کۆمەڵی پیاوان بۆ چارەسەرکردنی چونکە ئێوە خۆتان لە زمانی یەکتر واتە لە زمانی ئافرەت ئەگەن و شێوە و شێوازی و توێژی ئافرەتان ئەزانن و کەسیش وەکو ئێوە زیانی تێدا ناکات کچم دەزانی چەند ئافرەتی بە شەرەف و سەنجین لە ماڵدا کەوتون مێردی باشان دەست ناکەوێت و شووی پێ بکەن چونکە ئافرەتی بێڕەوشت و لاوی ڕەوشت بەرزی نەهێشتۆتەوە ئایا ئەزانی ئافرەتی سووک و ڕەوشت نزم ئەوەندە زۆر بوونە خەریکە لاوان لە ژنهێنان واز بێنن
بەڕابواردن لەگەڵ ئەم کچ و ئەو کچ ئەو ئافرەتە ڕەوش نزمە ئەو ئافرەتە خۆفرۆشە تەمەنیان ببەنە سەر کچە شیرینەکەم. لاشەی ئافرەت خاوەنی چێشکاریەکی واتە جاذبیەتێکی زۆر بەتینە بۆ ڕاکێشانی دڵی پیاو. بەڵام ئەگەر هەر پارچەیەکی لاشەی ئافرەت بە دەرەوە بوو ئەو جاذبیەی نامێنێ. لاشەی ئافرەت وەکو گۆشتی ناوقوت و معلەبات وایە، هەتا زیاتر داپۆشراوتر و پوختەتر هەڵگیرابێ پاکژ و بەنرخترە. بەڵام ئەگەر سەری بەتاڵ بوو یان هەڵخرابێ کەس نایکڕێ یان پیسخۆرێک ئەیکڕێ. جا ئێوەش کە ناتانەوێت لاشەتان هەڵخەن بۆ مێشی شەڕواڵ پیسان و ناتانەوێت لە نرخی دایکەیەتیتان کەم بێتەوە قۆڵی هەڵماڵن لە دائیرەکان، لە قوتابخانەکان، لە زانکۆ، لە کارگە، لە کۆڵان، لە مەڵبندەکاندا، لە هەموو جێگایەک هەوڵی جێڕانەوەی شەڕەفی گەردێنیشتووی خۆیان بدەن، ئەویش بەگەڕانەوەی ئەو ئافرەتانەی ڕێگای شەڕەف و کەرامەتیان لێ تێکچووە. ئەو ئافرەتانەی لە ڕێبازی دروستکەرەکەیان واتە خواکەیان ترازاون و نەخشەی ژیانیان لێ تێکچووە، لە جێڕانەوە دەرچووە. ئامۆژگاریان بکەن نرخی چ ژن چ پیاویان تێبگێنن، بیان ترسێنن لەخوا، خۆ ئەگەر لەخوا ناترسن تیان بگێنن، جوانی بۆ کەس تا سەر نامێنێ و پێیان بڵێن کاتی ئافرەت لە جوانیەوە بوو بە پیرێژن، نەجوانی ماو، نەچاوی گەشت، نەباڵای لاولاو و نەکوڵمی سوور، نەلێوی ئاڵ، هیچ هێزێک فریای ناکەوێ، تەنیا ڕۆڵەکانی و نەوەکانی فریایەکەون، ئەجینا نەدڵداریەکانیان ئەمێنێ و نەوشەی ڕەنجینی هەرزەکارەکان. خۆ ئەگەر ئافرەت ئافرەتێکی ڕەوشت بەرز و دایکێکی دڵسۆز مامۆستای قوتابخانی ڕەوشناسی بوو، ئەو کاتە کە پیرش ئەبێ وەک پاشایەکی بەرز لە ناونەوە وەچەکانی دەژی و هەتا مردن دەور و جێگای تایبەتی خۆی هەیە. بەڵام خۆ ئەگەر ئەمڕۆ لە گەنجیدا هەموو ئاوات و هیوا و مەبەستێکی تەنیا دڵداری و ڕابواردن بێ، دوایی کە پیر بوو گەنجێتی و لاوێتی نەما ئەبێ چۆن بژی؟ ئەبێ بە تەنیا بژی، تەنیا لە هەموو لایەکی ژیانەوە. جاتخوا ئەم سەرەتایە ئەم پاشە ڕۆژە ئەهێنێ کەوا بوو هەوڵی چاکردنی خوشکەکانتان بدەن و دەستیان بگرن و بیان جێرنەوە سەر ڕاستە شەقامی ڕزگاری و لە هەڵەی ژیان بیان پارێزن. خۆ ئەگەر هەر چاریان ناکەن و داویانە لە دەریا و قوڵیان تر نابێت، ئەوە خوشکەکانی ترتان ئاگادار بکەنەوە، ئەوەی ئەو نەخۆشەی نەگرتووە ئاگاداری بکەن، چاوپێچی لەسەر چاو لادەن و نرخی ڕەوشتیان پێ بڵێن. کچە شیرینەکەم، وردە کراسەکانتان و بەرگەکانتان تەنک کرد، چەند ماوەیەکی دوور و درێژ پیلانتان دروست کرد بۆ ئەوەی لە قۆناغی خۆدا پۆشینەوە بگوێزنەوە بۆ قۆناغێکی بەرەڵایی و ئەوەندە نەخشەکانتان ورد و لەسەر خۆ و دۆزەخیانە بوو، هیچ پیاوێکی خاوەن هەستی پێ نەکرد. ئیتر با ئەو گۆڤار و ڕۆژنامانەش کە لە ژێرتیشی پرۆتۆکۆڵاتی زانایانی سەهیۆنیزمدا ئەنووسن و دژمنایەتی باوک کوشتە لەگەڵ ڕەوشدا ئەکەن، هەموو ڕۆژێک وێنەیەکی ڕەنگا و ڕەنجی ئافرەتی من نامەوێ ئێوەی کچان بە سەبرێک و دووف و بگەنە کاروانی ئافرەتە مسلمانە پێشکەوتوەکان و سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هاوڕێکانی ڕەزای خۆیان لێبێت. دیارە بازێکی ئەجگار زلە و بە ئێوە هەڵناسوڕێ، بەڵکو داواتان لێ ئەەکەم و لێتان ئەپاڕێمەوە و هاوارتان لێ ئەەکەم هەنگاو بە هەنگاو بگەڕێنەوە بۆ ئابڕوو و شەرەف و کەرامەت و ڕەوشت، هەنگاو بە هەنگاو بگەڕێنەوە هەروەک چۆن کاتی خۆی هەنگاو بە هەنگاو دەستان لە ڕەوشت بەردا و بەرەو ڕەوشت نزمی کەوتنە ڕێ، وردە بەرەو خۆدا پۆشین وەرنەوە، چۆن کاتی خۆی وردە ڕوتیان پیشان ئەدا، ئێستاش ئەیدەن بۆ ئەوەی خۆی زیاتر بەرەڵا بکات، هەتا بە شێوەیەک بێت کە ئابڕووی تکا نە ئیسلام و نە گاور و نە ئاگرپەرستەکان و هیچ بێ ئاینێک پێڕازی نابێت. کچەکەم، ئەگەر دوو کەڵە شێر دڵیان چۆ سەر مریش شێبەیەکەوە هەریەکەیان بەجیا غیرەت ئەیگرێ و پێی ناخۆش ئەویتیان پەلاماری مشکەکە بدات، چونکە بە شەڕەفی خۆی ئەزانێ، بەدەست درێژیدا ئەنێ لەبەر ئەوە هەتا توانای هەبێت بەرگری ئەکات. بەڵام لەسەر چنار و هاوین هەواری سەلاحەدین و شەقڵاوە و ئەسکەندەریە و بەیرووددا پیاوانی بەناو مسلمان هیچ غیرەت نایانگرێ، ژنەکانیان خۆیان ڕوت ئەکەنەوە، بە مایۆیەکەوە لە بەردەم بێگانەدا مەلە دەکەن، نەک تەنیا دەم و چاو و سنگ، بەڵکو هەموو شوێنێکیان دەخەنە ئەم دەشتە، تەنیا دوو پەنجە خوار و دوو پەنجەی سینجیاندا ئەپۆشن، لە نادیەکاندا و لە ئاهەنگە شەونشینەکاندا پیاوە مسلمانە پێشکەوتوەکان نامسلمانەکان خێزانەکانیان پێشکەش ئەکەن بە بێگانەیەک بۆ ئەوەی هەندێک پێکەوە تویز بکەن و خۆیان بلکێنن بەیەکەوە، سنگ لەسەر سنگ وەک بنووسێ بەیەکەوە، دەم لەسەر کوڵم و لاشە لە نێوان باوەش مێردەکەشی لەو لایەنەوە وەستاوە، یان ئەویش ژنی پیاوەکەی لە باوەشدایە. هیچ قەیدی نییە، پێشکەوتن خوازیە. خۆ لە زانکۆکاندا زانکۆی وڵاتە ئیسلامیەکان بەداخەوە زۆر لە خوشکە قوتابیەکان ئێستاش بەرەڵای و زانیاری لە یەکجیا ناکەنەوە، وا ئەزانێ شوورەیە قوتابی زانکۆ بیت و خۆی داپۆشێ،
دایک و باوکیشان چاویان نییە یان چاویان ئەنوقێنن لە ئامۆژگاری و تێگەیاندنیان بە شێوەیەکی هەڵا پەروەردەیان کردووە هەتا زیاتر لەگەڵ کچەکانیان خەریک بن زیاتر بەو لاوە ئەچن ئەوانە و هەزاران تابلۆی تری بێ ئابڕووی لە ناو گەلانی مسلماندا کە لە ئەوروپا و ئیمپریالیزمیەکانەوە فێری بوون ئەم تەپوتۆزی بێڕەوشتیە بە ڕۆژێک و دوو ڕۆژ یان ساڵێک و دوو ساڵ پاک ناکرێتەوە و چارەسەر ناکرێت بەڵکو دەبێ هەر لەو ڕێگایەوە لەو جێگا پێیانەوە کە لە خێرەوە هاتن بۆ شەڕ لە مرۆڤایەتیەوە بۆ ئاژەڵی ئەبێ هەر بە هەمان خۆناغدا بڕۆن و بگەڕێنەوە ئەویش تاقە ڕێگای کڕینەوەی ئابڕووی بەتاڵان براومانە با دەست پێ بکەین بە نەهێشتنی تێکەڵاوی کوڕ و کچی بێگانە بەیەکتری و تێکەڵاوی ژن و پیاوی برسی بۆ بریندارکردنی شەڕەفی یەکتری با دەست پێ بکەین بە خۆداپۆشین کچم مەبەستی من لە خۆداپۆشین ئەوە نیە خۆت بپێچیتەوە بە عەبایەکی ڕەشەوە پەچەیەکی ڕەشی ئەستور بدەیت بەسەر دەم و چاوتە نەخێر مەبەستی من لە خۆداپۆشین ئەوە نییە بەڵکو خۆداپۆشینی ئافرەت ئەوەیە کە خۆی داپۆشێ بە دەم و چاو و هەردوو دەستی هەتا باسکەکەی ئیتر مەرزنی عەبا بدات بەسەریدا ئەو بەرگە ئیسلامی ئەو قوتابی ئافرەتە مسلمانانەی لە زانکۆکاندا لەبەریەکەن زۆر شەرعین زۆر چونکە نیشانەی گرتنی بەجێهێنانی ڕێگای فەرمانی خوا و پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم زۆر لە جوانترە چونکە هێمای بیر و باوەڕێک و هێمای شەقامێکی سەر بەخۆی ژیان نیشان ئەدات دەکخوایە پیرۆزیان بێت دڵیان بە دیشتی زێڕینی خواپەرستی ڕووناک بکەیتەوە ئەوان ئەزانن چۆن و بۆچی ئەم بەرگیان لەبەر کردووە ئەزانن ئەوە بەرجی ئەسمای دایک و عائیشەی مامۆستا و خەنسای جەنگاوەر و ڕابعەی عەدەویەیە جا ئەو کە بە هەستەوە ئەو بەرگەی لەبەر کرد بێ چۆن حەپەی ئەم و ئەو کاری تێدەکات چۆن چاوی لە ئامانجە سەرچێکی خۆی ئەتولکێنێت کچە خۆشەویستەکەم بە ناوی شارستانێتی و پێشکەوتن و سربەستیەوە ئابڕویان تکاندن و شەڕەفیان بریندارکردن ڕۆڵە چۆن ئەبێ بڕوا بکەن بە زوڕنای سەربازەکانی شەیتان کە ئەیانەوێ بە ناوی یەکسانیەوە بتان خەڵەتێن و ئەیانەوێ لەگەڵ سروشتی مرۆڤایەتیدا بجەنگن چۆن ژن دەبێ بە پیاو یان کوڕ دەبێ بە کچ ئایا هەر بەوەی هەردووچان یەک جۆر بەرجیان لەبەر بێ یەک جۆر قژ و بارۆکە بەکاربێنن ئیتر دەبن بە یەک کاتێ پیاو ئەتوانێ بڵێ یەکسانی لە نێوان ژن و پیاودا دروست ئەبێت ساڵێ ژن مناڵی ببێ و ساڵێ پیاو مناڵی ببێ و زۆر شتیتر نەخێر کچم ئەوانەی داوای یەکسانی ژن و پیاو دەکەن ڕاز ناکەن و درۆ ئەکەن چونکە بە دوشم یەکسانی ئەیانەوێ شوێنە هەست بزوێنەکانی کۆمەڵی ئافرەتان دەربخەن و خۆیان چاوی زەق و چنۆچان تێبەردەن بەڵام چۆن ئەمەیان بۆ بلوێ ئەگەر یەکسەر بە کۆمەڵی ئافرەتان بڵێن سینگتان قیت بکەنەوە با ئێمە سەیری بکەین دیارە هیچ ئافرەتێکی بە شەڕەف لەیان قبول ناکات بە تاکە پێڵاو کاچی لێیان ئەشکێنن بەڵام بە ناو یەکسانیەوە یەکسانی لە بەرگدا زۆر بە باشی ئەوەی مەبەستی چەپەڵیان بێ بۆیان دێتە دی و بە هەر شێوەیەک ئەوان ئەیانەوێ ئافرەتان دێنە بەردەستیان درۆ ئەکەن چونکە هیچ ئافرەتێک بە بەڕەڵایی نەبە بەشت بەڵکو بە خوێندن و خۆماندووکردن و تێکۆشان بوون بەو ئافرەتانەی کە لە لاپەڕەکانی مێژوودا ناوی نەمری خۆیان تۆمار کردووە ئەو ئەوروپایی کە قیبلەیانە با پرسیاری لێ بکەن و گوێ لە ناڵەی پاریس و سوید و لەندەن و بەرلین و نیویۆرک بگرن و بزانن چۆن ئەتلێنەوە بەدەست زەرەری بەرەڵاییەوە ئەگەر بەرەڵایی چاک بواە پەیوەندی بە زانیاریەوە بووە لە سەدەی زێڕینی ئێمەدا لە ناو ئەزهەر و نیزامیە و مستەنسڕیە و بیارە و کۆیە و قوتابخانە بەرزەکانی ئێمەوە دەرنەئەچوو نەئەگەشتە لای ئەوان ئێستا با پرسیار بکەین و بزانین کە زۆر ماڵ و خێزان هەیە لە پاریس کچەکانیان لە تێکەڵاوی گەنجان ئەپارێزن و ئەو نەختە شەڕەفەی ماویانە خستویانەتە ناو پیاسکەیەکەوە کوناوکون هەڵی ئەگرن تەنانە زۆر خێزانی پارس قەدەغەی کچەکانیان ئەکەن لە چوون بۆ فیلمی بەرەڵایی کچەکەم هەندێک لە زۆرناژەنی کوفر ئەڵێن ئەگەر کوڕ و کچ تێکەڵاو بوون و بۆ سەربەستی خۆیان پێکەوە گەڕان کێشەکانی ژیان کەم ئەبێتەوە ئەو خولیا جنسیە شێتەی لە دەرونی مرۆڤدا هەیە دا ئەمرچێت ئێمە وەڵامی ئەم سەر لێ شێواوان نابەزانیاری و نزمکردنی بەرهەم بدەینەوە درێژە ئەچێشێ بەڵام ئەڵێن بۆچی رووسیا ئەچێ بە گشتێک کەڵاویدا و تا ڕادێک قەدەغەی دەکات بەڵێ رووسیا نەبەگوێی مەلا ئەکات و نەبەگوێ قەشە یان ئەمریکا ئەزانی کاتێک کێشەی قوتابخانەکانیان ئەنووسن بۆچی یەکەم کێشەی قوتابخانەکان ئاوزبوونی قوتابی کچەکانە ئایا ئەوە دووسۆزیە بەم نیشتیمان و گەلە کەسێک بیەوێ کچە قوتابیەکانی بێمێرد دووجان ببن یان با پرسیارێ لە سوید بکەین لەگەڵ ئەو هەموو سەربەستی و ڕابواردنەدا کە ئافرەتانی سوید هەیەی ڕاستە کێشیان نەماوە بەڵام با بزانین ڕێژەی خۆکوشتن ساڵ بە ساڵ چەند بەرز ئەبێتەوە ڕۆڵەجان من ڕووناکەم هەرزەکار و گەنجەکان ئەزانم ئەوان نەئەم بینن نەگوێم لێ ئەگرن بەڵکو گاڵتەشان پێدێ چونکە من کامەرانی ڕابواردنیان لێ تێک ئەدەم
تەنیا ڕوو ئەکەمە ئێوە کچەکانم، کچە شەریفە داپۆشراوە ئازیزەکانم، هیچ کەس وەکو ئێوە زیانی لێ ناکەوێ. خۆتان پێشکەش بە قوتابخانەی شەیتان مەکەن، بەگوێ ئەوانە مەکەن ژیانی تێکەڵاوی و بێ ئابڕوویتان بە ناوی پێشکەوتن خوازی و شارستانیەتی و ژیانی زانکۆییەوە لاشرین ئەکەن، چونکە ئەوان زۆریان نەخێزانیان هەیە و نەدەربەست شەڕەف و ئابڕووی خەڵچین. بەڵام من کە برایە حەق خوشکم کاتێک کە بەرگری لە ئێوە ئەەکەم، بەرگری لە خوشکەکانی خۆم ئەەکەم و من ئەو خێر و بەرزی و شەرەف و ئابڕۆی بۆ خوشکەکانی خۆم ئەوێ بۆ کچانی تریش بەگشتی و چیژانی کورد بە تایبەتی ئەخوازم. بەڵام ئەو هەرزەکارانە هەرگیز دەست نادنە پاڵی ئافرەتێکی کەوت و هەرگیز بەتەنگ ئابڕوو هیچ ئافرەتێکەوە نین. خۆ ئەگەر زۆر پێ بنین بە جەرجی خۆیاندا و خۆشەویستی ئافرەت لە دەروونیاندا بڕوێنن، تەنیا خۆشەویستی ئافرەتی جوان ئەڕوێنن. خۆ ئەگەر زۆر پێ بنێن بە جەرجی خۆیاندا و خۆشەویستی ئافرەت لە دەروونیاندا بڕوێنن، تەنیا خۆشەویستی ئافرەتی جوان ئەڕوێنن. کە جوانی نەما کەلاویەتی ئافرەتی جوان کەوتە گەڵا ڕێزان و ڕووزەردی پاییز تەواو ڕووی تێکرد. خۆشەویستی چی؟ ئەو کات ئەڵێن کەی تۆم دیوە، کەی ئەتناسم، کەی دڵداری چی؟ پەیمانی چی؟ هەی کچە شیرینەکەم، تۆ لای ئیسلام زۆر بەنرخیت، تۆ خوا بۆ ڕابواردنی هەرزەکارانی دروست نەکردویت، تۆ نیوەی کۆمەڵی موسڵمانانیت، تۆ دایکیت، ئەو دایکەی کە بە هەشتی پیاوان لە ژێر پێتدایە، ئەو پیاوەی خواری ڕازی نابێت تا تۆ لێ ڕازی نەبیت. ئەی کچە شیرینەکەم، بۆچی ئێوە ڕابردووی پڕشانازی خۆتان لە مێژووی ئیسلامدا لایەت چۆتەوە کە مێژووی ئیسلامی زێڕنترین قۆناغەکانی مێژووی مرۆڤایەتین؟ ئەوەی ئافرەتان یەکەم کەس بوون باوەڕتان هێنا بە ئیسلام و پێش ئێوە ئافرەتان یەکەم کەس بوون سەری بەندایەتیتان بۆ خوادانا و نوێشتان کرد پێش پیاوان. لە هەموو شتێک گرنگتر و ئەوەی جێگای شانازی هەموو ئافرەتێکی بە شەرەفە لە سەرانسەری مێژووی کۆن و تازە و داهاتوودا ئەوەیە کە یەکەمی شەهیدان و کاروانی شەهیدانی بێشماری ئیسلام ئافرەت بوو پێش پیاو. کچە شیرینەکەم، ئەمە بوو ئامۆژگاریەکانم بۆ تۆ، هەر ئەمەش ڕاستە بۆ تۆ کە لەم نتبیست. زۆر چاک بزانە هەموو چاچێک بەدەستۆیە و بەدەستی پیاو نییە. ئەگەر ئارەزوت کرد خۆت چاک بکەی هەموو شتێک چاک ئەبێت. شەرەف و نەتەوەکەشت لە هەموو تەب و تۆز و تانە و تەشەرێک ئەسڕێنەوە. والسلام على من اتبع الهدى وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی، زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی. بۆ گەاندنی ڕەخنەوە پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 075 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.